ڕێکخراوی ماگ کە ڕێکخراوێکی نێودەوڵەتیە و ماوەی 25 ساڵە کار دەکات بۆ پاکردنەوەی ناوچە مین ڕێژکراوەکان لە هەرێمی کوردستان. لە مەراسیمێکدا کاری ئەم ڕێکخراوە بە بۆنەی 25 ساڵی کارکردنی بەرز ڕاگیرە. هاوکات ئەندامێکی ئەم ڕێکخراوە دەڵێت لە ساڵی 1992 کاتێک دەستیان بەو کارە کردووە تا ئێستا بەبێ دابڕان بەردەوامن و لەو پێناوەشدا چەندین نەهامەتی و قوربانیان داوە. یەکەم جار لە پێنجوێن و دیانەوە دەستمان پێکرد لە هەولێر و سلێمانی، دوایی بۆ هەموو ناوچە جیاجیەکانی کوردستان لە شارباژێر و هەڵەبجە و گەرمیان و هەتا ئەگاتەوە ڕانێ و قەڵاتجێ لە پارێزگای سلێمانی و لە پارێزگای هەولێریش لە چۆمان و حاجی ئۆمەران و سیدەکان و هەتا ئاچێتەوە مێرگەسۆر و بلێ و بارزان لەو مەنتەقانە ئیشمانە کرد. لە بەشی دهۆکیش لە هەموو ناوچە جیاجیەکانی دهۆک دەست بەکار بووین بۆ هاوکاریکردنی خەڵکی خۆمان لە مەجای هەڵگرتنەوەی مین و تەقەمەنی و لە هەمان کاتیش لە مەجای ئاگادارکردنەوەیان لە مەترسیەکانی مین و تەقەمەنی بەهۆی هاتنی داعشەوە کە ئەمە کۆمەڵێک لە نمونەی ئەو تەقەمەنیانەیە کە ئەوان دروستیان کردو بەکارێن ناوچە جیاجیەکانی ئەوانەی کە کەوتوتە دەستی ئەوان و بە قورسی زۆر بە چڕ و پڕی مین ڕێژیان کردوون. لە نەتیجەی پاکسازیکردنی مین و تەقەمەنی ژمارەیەک من هەڵگری MAG شەهید و بریندار بوون، 12 کەس شەهید بوون و ژمارەیەکی دوو ئەوەندەی ئەوەش بریندار بوون کە قاچ و دەستیا چاویان لە دەستدا و کۆمەڵێکی کە ژیانیان لە دەستداوە لەو کارەیە. سەرۆکی دەستگای گشتی کاروباری مین لە هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت کە ڕێکخراوی ماگ لە قۆناغێکی هەستیاردا هاتە کوردستان و دەشڵێت تاکە ڕێکخراوە تا ئێستا لە کارەکانی بەردەوامە و توانیویانە خاکێکی زۆر لە پیسبوونی تەقەمەنی پاک بکەنەوە و گیانی هەزاران هاوڵاتیش ڕزگار بکەن. MAG یەکەم ڕێکخراوی نێودەوڵەتیە کە لە ساڵی 92 هاتووە لە هەرێمی کوردستان دەستی بە پرۆسەی پاکسازی کردووە لە کات و وەختێکی زۆر قورس و دژوارە دەستی بەم پرۆسەیە کردووە کە ئێمە وەکو کوردستان لەو کاتانە هیچ ئەزمون و تەجروبەیەکی وامان نەبووە لە پرۆسەی پاکسازی لە مین و تەقەمەنی و هیچ هەرێمی حکوومەتی هەرێمیش دەستگایەکی معنی نەبووە و ئەم ڕێکخراوە توانین بڵین بەردی بناغەی پرۆسەی پاکسازی مینی بە شێوازێکی زانستی لە هەرێمی کوردستانەدا ڕشتووە و لە 25 ساڵی ڕابردووشە کاری زۆر باشی ئەنجام بداوە و بۆ تەمایی ئەوەی کە بەدەیان هەزار مەتر دوجار زەوی پاک بکرێتەوە و ئەتوانین بڵین بە هەزاران هاونیشتیمانی لە مەترسی مەرگ و مین و تەقەمەنی بپارێزرێ و ئەو تاکە ڕێکخراوە کە لە 25 ساڵی ڕابردوو بە بەردەوامی بە بێدابڕان خەریکی پرۆسەی پاکسازی بۆ لە هەرێمی کوردستان 165 خاکی هەرێمی کوردستان پاکراوەتەوە لە 135 مان ماوە کە ئەکاتە 220 میلیۆن مەتر دوجار زەوی. هەرێمی کوردستان بەهۆی ستراتیژی ناوچەکەی و زۆری ناحەزانی تووشی چەندین شەڕ و پێکدادان هاتووە و بەو هۆیەوەش هەزاران دۆنمی زەوی بەهۆی بۆمب و تەقەمەنی پیس بوونە بەتایبەت بەهۆی شەڕی نێوان عێراق و ئێران و لەلایەکی تریش شەڕی کورد و ڕژێمی بەعس و دوای نەهامەتیش شەڕی نێوان کورد و هاتنی داعش کە چەندین ناوچە بەو هۆیەوە بۆمب ڕێژکران. بەڵام ڕێکخراوی ماگ لەم هەموو نەهامەتیانەدا توانی پاڵپشتێکی بەهێز بێت هاوشانی دەستەی گشتی کاروباری مین بۆ پاککردنەوەی ناوچە پیسبووەکان. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.